تەنها وەکو ڕۆڵێکی تاکتیکیانێ و ڕاوێژکاری بە هێزە کوردیەکان دەدەن و داوای هێرشە ئاسمانیەکان دەکەن ئەوان بەڵکو هێزە کوردیەکان لە پێشڕەویدان و ڕاوێژکارانی ئێمە پشتیوانی ئەوان دەکەن بۆ ئەوەی ئەم هێرشانە ئەنجام بدرێ بەڵێ بەدڵنیاییەوە ژمارەیەک لە ڕاوێژکاری تریش هەن لە ناوچەکانی تردا کە ئەوانیش بە هەمانشێوە پشتیوانی ئەم ڕاوێژکارانی تر دەکەن بێگومان ئەوان داوای هێرشە ئاسمانیە دەکەن بەڵکو یارمەتی هێزە کوردیەکانیش دەدەن بۆ لە کاتێکدا کە ئەوان لە پێشڕەویدان و ئەوان داوای ڕاوێژکارانی ئێمە داوای هێرشە ئاسمانیەکان دەکەن و شوێنەکان دیاری دەکەن بۆ ئەوەی بە ئامانج بکرێن بۆی بە شوێکی زۆر کاریگەر هێرشە ئاسمانیەکان ئەمجا بە پێ ئەو کاتێک ئاماژەت بەوەدا کە ئەوان داوای هێرشە ئاسمانیەکەنەوە بێگومانە ئێمە هەماهەنگیمان هەیە لەگەڵ هێزە کوردیەکاندا و پەیوەندی جدی هەیە و ڕاستەوخۆ پەیوەندی هەیە لەگەڵ هێزە کوردیەکاندا بۆ ئەوەی لەسەر چیای شنگال بۆ ئەوەی بڕیار بدرێ و گفتوگۆ هەیە دانووسانە گفتوگۆکرێت لەبارەی شێوازی ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکان و بەردەوامی پێدانێ تۆ ئاماژە بۆ هیچ کەسێکەوە نازانێت کە ئەمریکا کە ئەمریکا چۆن هێرشە ئاسمانیەکان ئەنجام دەدات و چێ ئەنجامێ بێگومان هەوڵێکی هاوپەیمانانە کە ڕاوێژکارانی ئەمریکا ڕۆڵێکی ڕاستەوخۆیان هەیە لە یارمەتی و بڕیاردان لە ئۆپەراسیۆنە ئاسمانیەکاندا بۆ ئەوە زۆر بەڕوونی بڵین کاوان ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەیە لەگەڵ هێزە کوردیەکان بۆ ئەوەی دڵنیابن لەوەی کە بە شێوەیەکی زۆر کاریگەر هێرشەکان ئەنجام بدرێن دەتوانێت ڕوونکردنەوە بدەیت لەبارەوەی کە هاوپەیمانتی ئایا بە تەواوی تەنها بەشداری هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا دەبێت یاخونە من لە ڕاستیدا توانم بڵێم کە هێرشەکانی کە هاوپەیمانان هەمووان پێکەوە هێرشە ئاسمانیەکانی ئەنجامدەون نەک تەنها ئەمریکا بەتەنها تاوکو ئێستا کوردەکان یاخود بڵین ئەو زانیاریانی کە لەبەردەستدان کە ئەو ناوەندی ئۆپەراسیۆنێکە لە لێر هەیە کە ئاماژە هەیە کە ئەو ئۆپەراسیۆنەکان چۆن ئەنجامدرێەوە شێوازی ڕاوێژکاری لەبارەی هێرشە ئاسمانیەکانەوە ئایا هەر بەشێ من لە ڕاستیدا من ناڵم کە وەکو پێشوونیە ئەوەی کە من دێڵم لەم نمونەیەدا ئایا چێ داوای هێرشە ئاسمانیەکان دەکات لە ئەوە پەیوەندیەکان دروست دەکات لە نێوان کوردەکان و هێرشە ئاسمانیەکاندا ئەتوانین زانیاری زیاتر بدەیت لە سنجار هێزەکانی ئەمریکا لەوێن لەگەڵ هێزە کوردەکان و گفتوگۆ دەکەن لەبارەی چۆنیەتی ئەنجامدانی هێرشە ئاسمانیەکانەوە و هەوڵی جدیەوە و ئەوانەی کە هێرشی زەمینی ئەنجام دەدەن هێزە کوردەکانن و ڕاوێژکارانی ئەمریکا لە پەیوەندیدان لەگەڵ کوردەکان و ئەم بڕیارە بێگومان بەیەکەوە ئەنجامەدرێت لەگەڵ من زۆر بەڕوونی ئاماژەم بۆ داواکە ئێمە لە پەیوەندیدان کە هێزە کوردیەکان لە پێشڕەویدان بە پشتیوانی هاوپەیمانان و ڕاوێژکارانی هاوپەیمانە ئەم زانیاریانە بێگومان لە لای ناوەندی ئۆپەراسیۆنی و لێرە من باس لە هەموو ئۆپەراسیۆنەکان ناکەم و هەموو هێرشانێکە ئەنجام بدرێت بەڵام دڵنیاتان نەکەمەوە لەوەی کە بە هەماهەنگی هەموو هێرشەکان ئەنجامەدراوە و بە شێوەیەکی زۆر کاریگەر و جدی بەو توانایکە ئێمە هەمان بووە ئەم هێرشانە ئەنجامدراوە ئەوەی تۆ بەردەوام ئەڵێیت کە هێرشەکان بە شێوەیەکی هەماهەنگی ئەنجامەدراوە بەڵام تاوەکو ئێستا بەتەواوی تێنەگەن ئێمە بە شێوەیەکی هەماهەنگی کارەکەین بۆ ئەوەی باشترین شوێن دیاری بکرێت بۆ هێرشە ئاسمانەکە ئێمە بێگومان بەیەکەوە کارەکەینەوە شتێکی زۆر ڕوونە ئایا بە هەمان پرۆسێسە ڕواکە لە ڕابردوودا و بەدڵنیایەوە هەمان پرۆسێ بێگومان بە زۆر بەوردی هێرشەکان ئەنجامەدرێ و بە هەمان پرۆسێ ڕابردوودا هیوادارم کە هەڵە تێگەیشتنە بە ئەم پرۆسەیە کە بڕیاری لەبارەی کە هێرشەکانی هاوپەیمانان ئەنجامدرێت بە دڵنیاییەوە زۆر بە وردی هێرشەکان ئەنجامەدرێ ئێمە مەترسیەکان لەبەر چاوەگرین بۆ ئەوەی کەم هێرشانە بە شێوەیەکی زۆر ورد ئەنجامەدرێ و
بۆ ئەوەی ئامانجەکان بپێکەنەکەوەی هیچ قوربانێکی لێ بکەوێتەوە و هەموو ئەو ڕێو شوێنە وردانی کە لە ڕابردوودا هەبووە بێگومان لە شنگالیش بەدڵنیایەوە بەردەوامی هەیە شتێکی نوێنیە. ئایا کوردەکان لە پەیوەندیدان لەگەڵ هێرشاسمان نەخێر من تەنها دەمەوێت بڵام کە هەوڵێکی هاوبەش هەیە لە نێوان ڕاوێژکارانی ئەمریکا و هێزەکانی پێشمەرگە کە لە پێشڕەویدان. بەڵێ ئەگەر ئەم شەڕێ پچراوە ئایا هیچ دەرەنجامێک بوونی هەیە و ئایا شتێکی نوێ هەیە ئەتوانێت بڵێن ئەوە یەکێک بە لە ئەمان زۆر ئەو شەڕەی کە تێکشکێنراوە پەیوەندی نێوان مووسڵ و ڕقەی دروست کردووە لە ماوەی ڕابردوودا بۆ چەکدارانی داعش وەوەی کاریگەری زۆر گەورە و گرنگیە بێ ئەو لە ئۆپراسیۆنەکاندا بەتایبەت لە عێراق و بێگومان لە دواتر دەیبینین کە ماوەیەک پێویستەکە بۆ ئەوەی کاریگەریەکانی ئەم ئۆپراسیۆنە بەدی بکەین کە بزانین چۆن بڕێنی ئەم شەڕەیە ئەتوانێت کاریگەری لەسەر ئۆپراسیۆنەکان هەبێ و ئێمە بەدڵنیاییەوە ئەمە ڕێگری دەکات لەوەی کە چەکداری بیانی بچنە ناو داعش و داهات بچێت بۆ داعش ئەمە ڕێگری لە هەموو ئەوانە دەکات. من هەموو ئۆپراسیۆنەکە ناتوان ڕوون بکەمەوە بەڵام ئەو شەڕەیە یەکێک بوو لە شەڕێ زۆر سەرەکیەکانی داعش و یەکێک بوو لە ئامانجەکانی ئێمە بۆیە ئەو ڕێگەیە تێک بشکێنن. ئێوە هێرش دەکەنە سەر ئەو ناوچێ لە پێشودا سکرتێری هێزی ئاسمانی ئاماژەی بەوەدا بوو کە ئێمە پێویستمان بە هێزی زەمینی هەیە بۆەوە ئایا وەزارەتی بەرگری ئاگادارە لەوەی کە چۆن ڕێگری بکات لە ئەم دۆخێکە لە بەرەی داعش. بێگومان وەزیر بەرگری زۆر بەوردی و لە هاوپەیمانانی خۆمان لە ناوچەکەدا گوێ بیستی بووین و دڵنیات دەکەمەوە لەوەی کە ئەمریکا بەردەوام دەبێت لە هەموو هەوڵەکانی بۆ ئەوەی هەر پێویستێکە هەبێ بۆ هەموو هاوپەیمانانمان جێبەجێ بکەین و هەموو هاوکاریەک بکەین بۆ هەموو هاوپەیمانان و ئێمە وەکو دەستگاکانی وەزارەتی بەرگری و بەردەوامە بین لەگەڵ هاوپەیمانانە بۆ گفتوگۆکردن لە هەموو ئەو پێویستانێکیان بۆیان دابین بکەین. من دەتوانم یەکەم پرسیارەوە دەست پێ بکەم کە ئایا ئێوە تا چەند ئێوە هەماهنگگی دەکەن لەگەڵ هێزە کوردیەکاندا لە عێراق و بۆیە من ئەو پرسیارە دەکەم ئایا تا چەند ئەو هێرشانە سەرکەوتۆ بوون بۆ ڕێگری بکەن لەو شاڕەیە کە بوونی هەبووە بۆ داعش ئایا ئەتوانی بە شێوەیەکی زۆر ڕوون ئاماژە بەوە بدەیت کە چی ڕوویدا و لە داهاتوودا چی ڕوودەدا لە ماوەی داهاتوودا و ئایا وەکو سەرکەوتنێکەوە سەرکەوتن بەدیاتەوە بە برێنی ئەو شاڕەیە؟ بەڵێ وەکو من ناتوانم لە جێگەی حکوومەتی عێراقی گفتوگۆم بەڵام ئەوەی ئەتوانم بڵێم کە ئەوەی کە لە ئێستا ڕووداوە لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقیشەوە بێگومان پشتیوان لێکرا هێزەکانی پێشمەرگە یەکێک بوون لە هێزە زۆر کاریگەر و بەتوانەکان و ئێمە پێشبینی ئەوە دەکەین کە توانای ئەویان هەیە کە بتوانن ئەو ناوچانەی کە کۆنتڕۆڵیانیان کردووە پارێزن لەگەڵ هێزەکانی عێراقیشدا هەمان گیان هەبێت و بێگومان ئەمە هیوایەک و پێشبینیەکە بۆ داهاتوو ئێمەە بەڵام یەکێک لەو بابەتانی کە جێگەی گرنگە بێگومان بۆ ئەوەی کە ڕوبەڕووی داعش بێن پێویستەکە کە ئەو ناوچانی کۆنتڕۆڵ کراون بپارێزرێن و پێویستەکە هێزەکانی عێراق و هێزەکانی پێشمەرگە بەدڵنیایەوە پێویستەکە ئەو ناوچانە کۆنتڕۆڵ بکەن و بیپارێزن و بێگومان ئێمەش بەردەوام دەبین لە هەماهەنگی و ڕاوێژکاریمان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بەبەردەوام. ئەو هێزانێک کە من ژمارێکی دیاریکراوم لەبارەوە کە چەند هێزی هاوپەیمانان هێزی زەمینی لەو ناوچەیدا بوونێ هەوڵ دەدەم کە زانیاری زیاترتان بۆ پێدا بوون لەو بارەدا. راپۆرتێکە بوو لەبارەوە کە لەبارەی داخستنی
گوانتانامۆ ئایا چ کاتێکتان دیارکرۆ ئەوەی کە دەتوانم پێت بڵام لەبارەی گوانتانامۆ ئێمە بەردەوامی لە گفتوگۆکەیانمان بۆ ئەوەی ئەو پلانەی کە هەمان بۆ جێبەجێ بکەین و پەیمانی سەرۆکە لە پێشودا بڕیارەداوە بۆ ئەوەی گوانتانامۆ دابخا بێگومان بەردەوام بین لەسەر ئەو پلانە و جێبەجێەکەین لە ماوەی هەم هەفتەیەدا یاخودا هاتووتر ئەو پەیوەندی بەڵێ لە ئێستادا هێشتا زانیارێکی زۆر ورد نییە لەبارەیەمەوە بەڵام بێگومان وەزیر بەرگری لەو بارەیەوە بێگومان کارەکات و یەکلایەکرێتەوە هەندێک ڕخنا هەبوو لە کۆلۆرادۆ لەبارەی ئەوەی کە ئەو مامەڵانێکی هەبوون بەشێکیان دژ بە یاسایی بوون بێگومان وەزارەتەکەمان متمانەیەکی زۆری بۆی کە هەموو کارەکانی بە شێوەیەکی یاسایی جێبەجێ کردووە بەڵێ تەواو بووین بەڵێ فەرموو لەبارەی شنگالەوە ئەتوانی ئاماژەوەی کە داعش چ جۆرە شەڕێکی کردووە لە شنگال و ئایا پێشبێنەوە کە دەتوانێت ئەو ناوچەیە هێشتا لە ژێر دەستی خۆیاندا بهێڵنەوە یاخود شەخشە دەکەن وەکو لە هەندێک کەیسەتر بێگومانەوە بۆ ماوەی ساڵێک دەبێت داعش لە شنگالە بۆیە پێشبێنەوە دەکەین کە زۆرێک لە ناوچەکانیان کۆنتترۆل کردووە و هەندێک ناوچەی بەرگریان دروست کردووە و پلانی بەرگریکردنیانەوە بۆی بتوانن ئەو ناوچەیە کۆنتترۆل بکەن بێگومان ئەو شەڕی شنگال شەڕێکی ئاسان نابێت پێشبینیەوە ناکەین بەڵام پێشبینەوە دەکەین کە هێزەکە کوردیەکان کە دەتوانن توانای خۆیان پیشان بدەن و بە پشتیوانی هێزەکانی ئەو پەیمانان بە هێرش ئاسوانیەکان پێمان وایە کە دەرفەتێکی باش دەبێت بۆ ئەوەی کە ڕوبەڕووی داعش ببنەوە و شکستی پێ لە ڕاستیدا من نامەوێت بەدڵنیەوە ئەم هێرشە ئاسان نابێت بێگومان ئەم ئۆپەراسیۆن لە هەموو ڕۆیەکەوە تەحەدا بێت بۆ ئێمە ئێمە زۆر بە وردی چاودێری ئەمە ئۆپەراسیۆنەکەن دوامین پرسەر لەبارەی ئاڕاوێژکارەکانەوە ئەو لە ڕاستیدا ئەو فڕۆکانەی کە ڕەوانە کراون بۆ تورکیا بەشداری دەکەن بەشێک لەو ڕاوێژکارانی کە بوونیان هەیە بەشداری دەکەن لە ئەو فڕۆکانە بێگومان بەشداری دەکەن لە هێرشە ئاسمانیەکانداوە لە سووریا و لە ئینجەرلیکن ئێسا و بەدڵنیاوە لە داهاتوودا بەشداری دەکەن لە هێرشە ئاسمانەکان دژ بەدا زۆر سپاس بۆ هەمووتان سپاس بۆیە